زەمزەمەی بولبولی ئێوارانی نەرمەبارانی ژێردەوارانی لە نەشئە و بەزمی سەرچنارانی وشکە سۆفی دەخاتە گۆرانی. جارێکی تر سەرچنار بە سروشتە جوان و ڕەنگینەکەی دەبێتەوە ستەیجی کۆنسێرتێکی گەورەی میوزیک و گۆرانی کە با سپۆنسەری دەستگای میدیای کورتسات و با بەشداری چەندین هونەرمەندی دیاری کوردستان بەڕێوە دەچێت. سەبارەت بە کۆنسێرتی پاییز هاوکارمان ڕێژنە ڕزگار لە نێو سەرچنار لەگەڵمان دەبێت. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سەوسان سلااو لە تۆ سلااو لە بینەرانمان سۆسەنەمە سوپاسی تۆ بکەم دەستخۆش پارچە هۆنداوێکی زۆر جوانە پێشکەش کرد. ئێمە ئێستا لەو کەش و هەوا جوانەی سەرچناران کە ئێستا تۆ ئەو پارچە هۆنداوێت پێشکەش بە بینەران کرد. سەوسەنەک تۆ ئاماژەت پێکرد ئێمە لا هاوینە هەواری سەرچنارین دیارە لێرە ئەمڕۆ کۆنسێرتێکی ناوازا بە بەشداری چەندین هونەرمەندی دیاری کوردستان بەڕێوە دەچێت. لێرە لا کەش و هەوایەکی فێنێکی دڵڕفێندا لە نێو سەرچناردا کە لە ئێستاوە کۆمەڵێک میوان لێرە ئامادەیان هەیە وە زووتریش ئەوان لە پێش ئێمە لێرە ئامادەیان هەبوو چاوەڕی ئەم کۆنسێرتە ناوازێن. من دەمەوێ سەبارەت بە کۆنسێرتەکە لەگەڵ بەڕێز کاگڕاستی بدوێم و بەسێک لە سازانی ئەم کۆنسێرتە بکەین. کاگڕاستی سلااوت لەبێ بفەرمی تێرە زۆر سوات دەتانەوێت لە ڕێگەی سازانی ئەم کۆنسێرتەوە چ پەیامێک بگەێنن؟ ڕاستەکەی کۆمەڵی موزیسیان کۆبووینەتەوە لەگەڵ کۆمەڵە هونەرمەندی گۆرانی بێش کە ئامادەکاری بۆ ئەم کۆنسێرتە جوانە ئەکەین کە لە یەکەم ڕۆژی پاییزە ئەکرێ. مەبەستەکەوەیە لە سەرچنارەکرێ و کۆی کە کۆمەڵە یادەوەری ساڵانی زوو لە بیری هەرێکێکمانە هەیە وکو نۆستاڵجیایەک و دەستپێکی وەرزێکی جوانە بەڕاستی و دەستپێکی خوێندنە و لە کەش و هەوا لەو گەرمای هاوینەوە گۆڕاوە کە کەش و هەوا بەرەو فەنشی ئەڕوات و بۆی کە بینەر و ئامادەبوانی سلێمانی بتوان بێن لەم هاوین هاوارە جوانەیە بینەرمان بن و کاگڕاستی بیرۆکەی سازانی ئەم کۆنسێرتە لەکوێوە سەرچاوی کرد؟ ڕاستەکەی بیرۆکە هەرەوەیە مەبەستەکە سەسنا هەڵەبژێرە و کوی کە باسم کرد و یادەوەری و یادگاری ساڵانی زوو لە دڵ و دەرونی هەرێکێکا هەیە هەر بۆیە ئێرەش هەڵەبژێرە و کەش و هەواش گۆڕاو و کەشوهاشی زۆر جوانی هەیە و ئەبینین سلێمانی بەختەوەرە کە سەسناری هەیە کە ئاوا شوێنێکە ئاویتایە و با بڵێن کۆمەڵە گەشتیار هەمیشە ڕووی تێەکە. کێن ئەو هونەرمەندانێک کە ئەمڕۆ لەم کۆنسێرتەیە بەشداریەکەن و بەرهەمەکانیان پێشکەشەکەن؟ وەکو هونەرمەندانی موزیسیان شەش هونەرمەندی موزیسیانین منۆکو ژەنیارم کاک ڕێبازە کاک ئەرکانە کاک ئەیادە کاک پێشەوایە لەگەڵ کاک بەرهەم وەکو هونەرمەندانی گۆرانی بێژ کاک لوقمان سەلیمە کاک هونەری حەمەجەزا و کاک هەردی عوسماعەلی و کاک سیڤا عەباس و کاک حەمید عوسمان و کاک سەنگەر کەمال و خات و غەزەل مستەفا. کاگڕاستیگیان ئەمە بپرسم ڕۆلی دەستگای میدیایی کورسات لە سازدانی ئەم جۆرە کۆنسێرتان و لە سپۆنسەرکردنی زۆربەی کارە هونەریەکان لە ناو شاری سلێمانی و هەروەها لە شارەکانی تری کوردستانیش ئەم دەستپێشخەری دەستگای میدیایی کورسات چۆن هەڵەسەنگێنی؟ هەمیشە بەڕاستی کورساتی جوان پێشەنگ بووە لەم کار و چالاکیانەیە لە هەموو بۆنە خۆش و ناخۆشەکانە هەمیشە پێشەنگ بووە و هەوڵی یاوە کە ڕەسەنایەتی کوردی بپارێزێت و لە هەمیشە ئیشەکان یەک پارچە تەواوی کوردی بێت و لە ناوچەیەکی کوردی و ژەنیاری کورد و موزیسیانی کورد و هەڵبژاردننی گۆرانەکانی گۆرانی ڕەسەنی کوردی بێت. سپاس بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێز کاگڕاستی موزیسیان. بەڵێ سەوسەن لێرە وەک باسم کرد چەندین هونەرمەندی دەنگخۆشی دیاری کوردستان لێرە ئامادەیان هەیە. من بەڕێز کاک لوقمان سەلیم لەگەڵم ئامادەیە پێم خۆشە گفتوگۆیەک دەربارەی بەرهەمەکان و کۆنسێرتەکەش لەگەڵ بەڕێزیان ئەنجام بین. کاک لوقمان سڵاو لەبێ ئەم کاتت باش؟ سڵاوێکی گەرم باشن ئێوە؟ زۆر سپاس. کاک لوقمانگیان هەستە چۆنە کە ئەمڕۆ لە نێو سەرچنارە کە یادگاریەکی زۆری هەمومانی پێوەیە ئەم کۆنسێرتە ساز دەکەن و بەسێکم لەو بکە کە لەلایەن بەڕێستانەوە چەند بەرهەمیش پێشکەشەکرێن؟ وەک هەمومان دەزانین هاوینە هەواری سەرچنار یەکێک لە سەیرانگا جوانەکانی شاری سلێمانیە و ئەم شوێنە دنیا یادگاری هەیە بەڕاستی لای خەڵکی ئەم شارە هەر بۆیە
ئێرێشیاندانا کە بتوانین ئێوارە کۆنسرتێکی جوان لێرە ساز بکرێ بە حزوری چەند هونەرمەندێکی گۆرانی بێژوە لە کۆمەڵی لە موسییانە جوانەکانی ئەم شارە و بەندێکی شێکە لەوانە کە ئەم ئێوارەیە ئاشنابین بە دۆستان و خۆشەویستانی خۆمان لێرە و بتوانین جەوێکی خۆش و پڕ لە موزیک و لە گۆرانیان بۆ دەستەبەر بکەین هەڵبەت ئەوەشمان لەبیر نەچێ ئەم بیرۆکەیە کورسات کە هەمیشە پێشنگ بە بەڕاستی لە بیرۆکی جوان و لە داهێنانی جوان دیارە ئەمە دیاری کەناڵی کورساتە بۆ شاری سلێمانی و ئەوێت لە ئیڤنتێکی وایە خەڵکی شارە حیاتەکە بە جۆر لە جۆرەکان ئاوێتەکە لەگەڵ ئاواز و موزیک و گۆرانیە. کورسات هەمیشە ماڵی هونەرمەندان بووە و سپاس بۆ ئێوە کە هەمیشە هاوکاری کورساتن. کاک لوقمان ئەمڕۆ لێرە بەڕێستان چەند بەرهەم پێشکەش بە ئامادەبوانەکەن؟ وڵایی وەکو کۆی بەرهەمەکان نازانم چەندەیە بەس تەسەورەکەم ئەوەی کە ئامادە سازی کراوە خۆی لە چەند بەرهەمێکە ئابینێتەوە هەڵبەت بەرهەمی خۆمیشی تایە بەڵام من یەک کێشە هەیە ئەو خەڵکانی کە گوێبیسی دەنی منن ئانی بەڕاستی زۆر جار لە هەوڵی ئەوەیان کاکە من بەرهەمی خۆمم هەیە چوار ئەلبومی خۆم هەیە ئەنی ئەمن بەرهەمەکانی خۆم بڵێمەوە و ئەشاڵێم لێرە و لەوێت بەڵام داوای گۆرانی تریشم لەیەکە لە گۆرانی بێژە کۆنەکان بۆ نمونە کە سپاس بخوات تا ڕادەیەک ئەتوانم شتێک بڵێم لەبارەیانەوە بۆیە زۆرێک لە هەوادارەکانم بەڕاستی کە لە دانیشت و لە مەجلیسەکانیشە داوای ئەو گۆرانیانە من لەکەن بێزگە لە گۆرانەکانی خۆم بۆیە لێرەشە بە هەمان شێوە چەند گۆرانیەکم ئامادە کردو لەو گۆرانیە هەم فۆلکلۆریەکان و هەم دانراوەکانی هونەرمەندانی پێشخۆمان. من لێرە بە دەرفەتی ئەزانم ئەوە بپرسم کە تا چەند گرنگە گۆرانی ئەو هونەرمەندە کۆچ کردوانی ساڵانی پێشووتر ئێستا زیندوو بکرێنەوە بنەوەی ئێستا و ئاشنا بکرێن؟ خۆی لە ڕاستیە ئەگەر بکرێت بتوانن بە دەنگێکی پارا و بە شەوازێکی جوان کە لە بەرهەمی ئەو هونەرمەندەی پێش خۆمان کەم نەکەینەوە بتوانین کارێکی جوان بکەین بۆنا بەڵام من یەک تکام هەیە کاتێک کە هونەرمەندێک یان دەنگبێژێک یان گۆرانی بێژێک گۆرانیشە لەو گۆرانی بێشە کۆنانە ئەڵێتەوە هەوڵە بە دەنگی خۆی بڵێت ینی بەڕاستی هەوڵ نەیاد دەخاو دەغلاسایی ئەو کاتەوە بۆی بەڕاستی لانی کەم وجودی خۆی هەبێت لە حزوری هەبێت لە ناو گۆرانێکەیە ئەوە پێم شتێکی باشە و لانی کەم جیلی ئەم ڕۆژیانی ئەم جیلە گەنجە بە ئاشنا بن بە هونەری ڕابردووش بەڕاستی کە لە ڕابردووە هونەرمەندانی ئێمە چیان کردووەوە دەیان شاکاری جوان هەیە بەڕاستی لە گۆرانی کوردیا بۆ جارێککە با بێتەوە سە سەحنە و بێتەوە سە ستەیج و گەنجانی ئەم وڵاتی ئێمە جارێککە گوێبیستی بنەوە. کاک لوقمان وەک دەزانین پاییز وەرزێکی جوانە زۆر جار هاوکار و ئیلهام بەخشە بۆ شاعران و هونەرمەندان ئەتانێت لە ڕێگەی ئەم کۆنسێرتەوە چی بگەێن؟ پاییز هەڵوەرینی گەڵاکانیشە لەگەڵ تەمەنی ئێمەشا بەڕاستی ئەوە شتێکە کە شتێکی حاشە هەڵنەگرە ئەوە تا ئێمەش سەرسیمامان بەرەو پاییز ئەڕات هەچەنەمە زۆرە لە برادەرەکانم وڵی کاک لوقمان ئەخوامە بە جوانی کرد و تێگەنا خۆ ئێستا تۆ باشی کاکە بەدەبتەوە ماوە بەڵامی تر ئەمە تەمەنە بۆیە پاییزیش بەڕاستی تەقسێکی خۆی هەیە و جوانێکی خۆی هەیە هیوادارین ئەم ئێوارە کۆنسێرتە پامێکی جوان بێت هەم پامێکی پاییزانە بێ هەم دەستپێکی یەکەم ڕۆژی پاییز کە ئەمڕۆیە ئێمە بە کۆمەڵێک ئاواز و میلۆدی جوان پاییز لە تەواوی خەڵکی کوردستان و لە شای سلێمانی پیرۆزەکەی. سپاس بۆ بەڕێز هونەرمەند لوقمان سەلیم سپاس بە هیواین کە ئەوەی ئەمڕۆ زۆرترین بەرهەم لەلایەن بەڕێستانەوە پێشکەش بکرێ. بەڵێ سەوسن وەک دەزانین کۆنسێرتەکەی ئەمڕۆ بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بەڕێوە دەچێت و دەستگای میدیای کورسات سازی دەکا. من یەکێک لە ئەو ئامادەبوانی کە لە پێش ئێمەوە لێرە لەگەڵ خێزانەکەی ئامادەی هەبوو پێم خۆشە لە بەڕێزیان بپرسم زانم هەستیان چۆنەکە ئەمڕۆ چاوەڕێی ئەم کۆنسێرتەن و هاتوونەتە ئێرە. مامەگیان سلااوت لەبێ ئەم کاتت باش زۆر بەخێر هاتی بۆ سەرچنار چی پاڵنەر بوو کەوای لە خۆت و خێزانەکەت کرد ئەمڕۆ لە سەرچنار کۆ ببنەوە ئامادە بن لەم کۆنسێرتەیە؟ ڕیکلامیان بۆ کرد جارێ یەکەمان سڵاو لە خۆت و لە کەناڵی کورسات و لە هەموو کارمەندان ڕیکلامی بۆ کرد مەجۆمان لە ڕیکلامەکە گر پێمان خۆش بوو لەگەڵ خێزان مابین بەشداری ئەم جۆرە خۆشیە بکەین ئینشەڵڵا. بەخێر بن سەر چاوان چۆن کاریگەری ئەم کۆنسێرتانە لە شاری سلێمانی بەردەوامی هەبێ تا چەند گرنگە ئەم جۆرە کۆنسێرتانە بوونیان هەبێت و پێشکەش بە ئێوەی بینەر و ئامادەبوان بکرێت لە شارەکەدا؟
زۆر پێویستە ئەم کۆنسرتانە لەبەرەوە یەکەمان بۆ وڵاتەکەمان و بۆ شارەکەمان ئەم هونەرمەندە جوانانە ئازیزانە پێشکەشی گۆرانیەکەن ئێمە زۆرمان پێخۆشە کە ئاوا ئەم کۆنسرتانە بکرێت. سپاس مەمنون یەخوا بەخێر بێ سەرچاوان پاشکەمێکی تر کۆنسرتەکە دەست پێ دەکات و دەتوانی بینەری بی بەڵێ سەوسەن لێرە ژمارەیەکی زۆر لە بینەران و ئامادەبووان لێرەیان چاوەڕێی ئەوەن کە کۆنسرتەکە دەست پێ بکات لێرە کاتژمێر 5 لە هاوینە هەواری سەرچنار باسپۆنسەری دەستگای میدیایی کورسات ئەم کۆنسرتە بەڕێوە دەچێت لێرە وەک دەبینن ژمارەیەکی زۆر لە خێزانەکان گەنجان لێرە ئامادەیان هەیە وە زۆرینەیان بە دڵخۆشیەوە باز لە ڕۆڵ و ئەو کاریگەریەی دەستگای میدیایی کورساتەکەن کە هەمیشە کاریگەری باشی لەسەر خێزانەکان هەبووە و هەمیشە کۆکەرەوەی سەرجەم چین و توێژەکان بووە لە ناوشاری سلێمانیدا و تەواوی کوردستانیش لێرە ئامادەبووان چاوەڕێن کە کۆنسرتەکە دەست پێ بکە پاشکەمێکی تر لە شاری سلێمانی کۆنسرتەکە بەڕێوە دەچێت. ڕێژنە سوپاس بۆ زانیاریەکانت.